بەهۆی نەگونجانی یاریگای پێنجوێن هەردوو یانەی خەڵاتی پێنجوێن و کفری لە یاریگای سەید سادق بەرامبەر بە یەکدی یاریەکەیان ئەنجامدا لە درێژەی یاریەکانی خولیپ لە دووی کوردستان و لە قۆناغی یەکەم و هافتەی سێم هەردوو یانەی خەڵات و کفری ڕوبەڕووی یەکدی بوونەوە. لە ئەنجام یاریەکەشدا یانەی خەڵاتی پێنجوێن توانی بە گۆڵێکی بێوەڵام لە یانەی کفری بباتەوە و 3 خاڵی گرنگ دەستەبەر بکات. ئێمە ئەمڕۆ وەک یانەی وەشی خەڵات کە لە ساحەی خۆمان یاریمان بوو لەگەڵ یانەی وەشی کفریە. سپاس بۆ خۆی گەورە، سپاس بۆ سەرجەم یارزانەکان و هەوڵ و ماندووبوونی هەموو یارزان و دەستەی مدەڕبین توانیمان ئەمڕۆ سەرکەوتوو بین بە ئەنجامی یەک بە هیچ یاریەکەمان لە بەرژەوەندی خۆمان کۆتایی پێهێنا. ئێمە وەک یانەی وەشی خەڵات سێم یاریمانە لە خولەکەیە و 2 یاری بردنەوەمان هەیە و یاریەکی دۆڕاویش بەداخەوە. سپاس بخوا ئەنجاممان باشە و نەتیجەی سەرکەوتنیشمان هەیە و ئیشەڵا پشتیوان بەخوای گەورە یارەکانی تری سەرکەوتووە بین و دەستان خۆش بێت. ڕاستەکەی هۆکارەکەی وەی بەختی ئەوەرمان نەبوو چکە تاکو و 90 خولێکی یاریەکە 4 دقیقەی ئیزافیش ئێمە تەواو سەیتەرەمان کردەوە سەر یاریەکە بڵین. بەڵامی تر فاولێک بوو لە سنتەر و گۆڵمان لێکرا و ئەگینا وەکو یاری وەکو تاکتیکی یاری و ڕاهێنەر ئێمە سەرکەوتوو بووین بەڵام ئەوە بوو بەس گۆڵمان نەکرد. وەڵڵی تر بەنیازینەوەی ڕاهێنەرێکمان هێناوە تا ئێستاکە بۆ یاری داهاتوو بتوانین لە یاریەکانی ترە بەڵکو سەرکەوتوو بووین.